لەدەست شوویت. بۆیە هاوارتان لێ یەکەم، بۆیە تیاتان ئاپاڕێم چکە ئەم نەخۆشیە بە بۆنەی کەلێنی دەرونی و عەقیدەیەوە موسڵمانەکانیشی گرتووەتەوە. مامۆستا دڵداری ئیسلامی جایزە. بەرام دڵداری ئیسلامی یانی چی؟ خوای گەورە فەرمێ وەلا متەخیدی ئەخدان، نابێت دەنگدار بن، نابێت دڵداردان بن، نابێت عەشیقەیان هەبێ. ئەی چی بکەن؟ ئەی مامۆستا من کوڕێگیە ڕێگەم پێوێ چی بکەم لەگەڵیا؟ خۆشەویستەکەم خوای گەورە ڕێگەیەکی زۆر جوانی بۆ داناوی. حەزەتی موسایەک ئەنێرێ لە کاتێککە ئاو بۆ کچەکانی شوعەیب ئەدا مەڕەکانیان بۆ تێراوەکان. ئەگاتان لێیەتی فەسەقا لەهوما، مەڕەکانیان بۆ تێراوەکە لە کاتێکا لە دەست فیرعەون هەڵهاتووە و گەیشتووەتە مەدیەن و دوو کچ ئەبینێ، دوو ئافرەت ئەبینێ کاسبیەکەن، پێی سەیرە ئافرەت کاسبی بکە. ما خەبوکما، چیەکەن لێرە؟ ئێوە ئافرەتن بۆ لە ماڵی خۆتانانین، ئێوە ئافرەتن بۆ گەوهەر نین، ئێوە ئافرەتن چیتان ناوە لە کاسبی پارە پەیاکردن؟ قالتا لا نسقي حتى يصدر الرعاء وأبونا شيخ كبير. باوکمان پیاوێکی پیرە و ناچار خۆمان بینە سەرجادە، ناچار خۆمان بینە کاسبی بکەین. بەڵێ ئایزەکەم، ئەم دوو کچە کاتێک مەڕەکانیان ئەبەنەوە ڕەقەم تەلەفۆنێ بۆ موسا بەجێنەیان و عنوانی ماڵی خۆشیانی پێناڵێن. کاشنەوە ماڵەوە بۆ شوعەیبی باوکیانی باسەکەن، کوڕێکی ئاوا مەردمان لێ پەیا بوو. باوکی ئەنێرێ بە شوێنیا کچەکە فەجاءته إحداهما تمشي على استحياء، یەکێ لە کچەکان دێتەوە تەمشی على استحياء، تەمشی یعنی ئەڕۆی، على استحياء يعني بشرموة، تمشي على استحياء قالت بشرموة وتي، هردو وجهك جائزة للقرآن، يعني بشرموة أرويشتو بشرمي شو قسەی کرد. على بۆ بەرزبوونەوەیە، يعني ما فتە نازوو مەکری نەکرد، يعني نەچوو بوو لە ماڵەوە کامل خۆی بگۆڕێت و ئینجا بێ خۆی پیشانی موسابە. بەشەرمەوە هات، یەکسەر کوڕێکی گەنج کە کشێکە بینێ پێش وەختێک لەم و پێش تەعارفی لەگەڵا کردو، یەکسەر دڵی خوپەیەکە ئەڵێمە بۆچی هاتووە. وانە ئیشێکی هەیە پێش ئەوەی ئەم گومانە بێ بە دڵی موسایە، موسا زوو فریای مۆقیفەکەکەوێ فەرمێ نا کشەکە زوو فریای مۆقیفەکەکەوێ، چووکە کشەکە هاتووە ئیساکەینە بەدەمێەوە. ئەڵێ ئینە ئەبی، باوکم، یعنی پێنجی مۆزوعەکە بە منەوە نییە، گومان نەکەی خۆماتە بم، باوکم با داخلی مۆزوعەکە بێ، ئیشت پێمە داوامەکەی حەزت لێمە، حەزەکەی بم باوسەرت دەرگامان هەیە لە پەنجەرەوە مێرە ژوورەوە، لە دەرگاوە وەرە بۆ لای باوکم دەسی ماچکە. إن أبي يدعوك، باوكم بانتكا. دبرو خۆشەویستەکانم ئافرەتی بە حیا و بە حشمەت، ئافرەتی پاک و داوێن پاک و عەفیفە، ئەبێ بە ڕەنگیا دیار بێ، ئەبێ بە شکلیا دیار بێ، ئەبێ بە جلیا دیار بێ، ئەبێ عەفیفە بێ. خۆشەویستەکەم ئازیزەکەم، ئەزانن بۆچی ئاوا سوکایەتیتان پێکرێ، ئەزان بۆچی حەزەکەن بێنە سەرجادە و بکنە ناو قەتەکانە و دیعایەتان پێ بکرێ، ئەزانن بۆچی تەلەڤیزۆنی فڵانەڵێ تەلەڤیزۆنەکەمان پێویستێکی بە بێژەرێکی کچ هەیە، هەر کەسێ لە خۆی ڕادەبینێ با بێت و تەڵەبی خۆی تەقدیم کا بۆی دەموچایی ببین، بزان ئەهێنێ یان ناهێنێ، بزان عەرزەکە بینەری تەلەڤیزۆنەکەیان زیادەکایان نا، ئەژنا لە دەم و زبانت ناکۆڵنەوە خوشکەکەم، ئەدهێنن سووکت کەن، ئەدهێنن بتکەن بە سلعەیەکی ڕەخیص، ئەدهێنن بێ قیمەتت کەن، لەبەرەوە خۆت وا بێ قیمەت سەیر نەکەی ئەگەر خەڵکیش وا سەیرت کە، ئەبێ بە ڕێز بیت، ئەبێ گەورە بیت، چکە خوای گەورە ڕێزی لە ناوی، خوای گەورە بە حەیا و بە حورمەت و بە عەفیفە دروستی کردووی.